ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی مامۆستایانی باخچەی ساوایان لە کرماشان. ناڕەزایەتی ژنانی سەلاسی باوەجانی لە ئاست نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی. بەشداری کچی ڕزگار بەیەکزادەی بابامیری لە کۆبوونەوەی شۆڕای مافی مرۆڤی ئوروپا. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە دیواندەرە و بۆکان. ناڕوونی چارەنووسی دوو دەست بەسەرکراوی شارەکانی مەهاباد و بۆکان. کۆبوونەوەی نوێنەرانی ڕۆژاوای کوردستان و حکوومەتی تازای سووریا و بەیانیەی سەندیکا کرێکاریەکانی فەڕەنسا دژ بە هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران. کۆبوونەوەی مامۆستایانی باخچەی ساوایان لە کرماشان. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژەی چوارشەممە 18 پوشپەڕ، مامۆستایان و ڕاهێنەرانی باخچەی ساوایان لە کرماشان دژ بە دۆخی سەختی مەعیشەتی لە بەردەم وستانداریدا کۆبوونەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ڕاهێنەرانی باخچەی ساوایان لە ئاست نوێنەکردنەوەی گرێبەست، نەبوونی دادپەروەری، کەمی هەڵدەست و ناڕوونی دۆخی پیشەی ناڕازین و بە کۆبوونەوە لە بەردەم وستانداریدا خوازیاری تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوو. ناڕەزایەتی ژنانی سەلاسی باوەجانی لە ئاست نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی. بە وتەی هاوڵاتیان، ژنانی خەڵکی شارستانی سەلاسی باوەجانی لە ئاست نەبوونی خزمەتگوزاری کۆمەڵایەتی و ئیمکاناتی ڕەفاهی لەو شارە ناڕازین و داوای پاڵپشتی ڕێکخراوە مەدەنیەکان لە داواکاریەکانیان دەکەن. بە پێی زانیاریەکان، ژنانی شارستانی سەلاسی باوەجانی لە ئاست نەبوونی خزمەتگوزاری پزیشکی، خراپی ڕێگەوبان، نەبوونی پزیشکی پسپۆڕ و کەمی نەخۆشخانە لەو شارە ناڕازین و وتویانە نەبوونی نەخۆشخانەی تایبەت بە ژنان و منداڵان، گیانی دایکانی دووگیان و منداڵانی خستۆتە مەترسیەوە. هەروەها بەهۆی خراپی ڕێگەوبان، هاتوو چۆکردن بۆ کرماشان و شارەکانی دەوروبەر زۆر سەختە و بەهۆی نائیمەنیبوونی جادەکان ساڵانە دەیان هاوڵاتی لە مێحوەرەکانی ئەو شارستانە دەبنە قوربانی. بەشداری کچی ڕزگار بەیەکزادەی بابامیری لە کۆبوونەوەی شۆڕای مافی مرۆڤی ئوروپا. ژینۆ بەیەکزادەی بابامیری کچی ڕزگار بەیەکزادەی بابامیری بەندکراوی محکوم بە ئێدام لە کۆبوونەوەی شۆڕای مافی مرۆڤی ئوروپا بەشداری کرد و خوازیاری ڕزگارکردنی گیانی بەندکراوانی محکوم بە ئێدام بوو. ژینۆ لەو کۆبوونەوەیەدا ئاماژەی بە نادادپەروەری دەستگای قەزای ڕژیم و سەپاندنی سزای سێدارە بەسەر باوکی و 4 بەندکراوی دیکەی خەڵکی بۆکاندا کرد و خوازیاری هەوڵی خێرای نوێنەرانی ئوروپا بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئیعدامی ئەو 5 بەندکراوە بوو. ناوبراو ڕایگەیاندووە کە تاوانی باوکی کوشتن و پلانداڕشتن نەبووە، بەڵکو یارمەتیدانی بریندارەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بووە. ئیعدام ئامرازی سەرکوتە، نەک دادپەروەری. ڕژیم لە سزای سێدارە وەکو ئامرازێک بۆ تۆقاندنی خەڵک کەڵک وەردەگرێت. ئێستا 5 بەندکراوی کورد هەر یەکە و بە چەند جار ئیعدام محکوم کراون، لە حاڵێکدا هیچ تاوانێکیان جگە لە چالاکی سیاسی و مرۆڤ دۆستانە ئەنجام نەداوە. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی دیواندەرە و بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی دیواندەرە و بۆکان بە ناوەکانی سامان خالیدیان و شوانە شێربەیگی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. ڕۆژی چوارشەممە 18 پوشپەڕ، هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەر ماڵی سامان خالیدیان، هاوڵاتی تەمەن 27 ساڵی خەڵکی گوندی نسارەوە ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوتەوە. هەروەها ڕۆژی یەکشەممە 16 پوشپەڕ، شارۆمەندێکی خەڵکی بۆکان بە ناوی شوانە شێربەیگی لەلایەن ئیدارەی تڵاتەوە دەست بەسەر و تا بێستا هیچ زانیاریەک لەسەر شارەنووسی لەبەردەستانیە. ناڕوونی چارەنووسی دوو دەست بەسەرکراوی شارەکانی مەهاباد و بۆکان. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، چارەنووسی دوو هاوڵاتی بەندکراوی خەڵکی مەهاباد و بۆکان بە ناوەکانی ئومید فەقیە حسێنزادە و سمکۆ معروفی پاژڕفاندنیان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە ناڕوونی ماوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ماوەی 10 ڕۆژە سمکۆ معروفی ئەندامی ئەنجومەنی ژینگە پارێزی وڵات لەلایەن ئیدارەی تڵاعاتی بۆکانەوە دەست بەسەر کراوە و بە دواداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ بێ ئاکام ماوەتەوە.
لەلایەکی دیکەوە ماوەی 4 مانگە ئومید فەقیە حسێنزادە لەلایەن هێزە ئەمنیەکانی مەهابەدەوە ڕفێنراوە و چارەنووسیەویش نادیارە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەشتن بە پارێزەر و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و بە دوواداچوونی بنەماڵەکەی هیچ ئاکامێکی نەبووە. کۆبوونەوەی نوێنەرانی ڕۆژاوای کوردستان و حکوومەتی تازەی سووریا. ڕۆژی چوارشەممە 18 پوشپار نوێنەرانی خۆبەڕێوەبەراتی ڕۆژاوای کوردستان لەگەڵ دەوڵەتی نوێی سووریا و نێردراوی ئامریکا و فەڕەنسا کۆبوونەوە، بەڵام دانوستانەکە ئاکامێکی ڕوونی نەبووە. بە پێیزانی یاریەکان ڕۆژی ڕابردوو شاندێکی سیاسی و سەربازی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە سەرپەرشتی ئەمریکا و فەڕەنسا بۆ دیدار لەگەڵ بەرپرسانی حکوومەتی نوێی ئەو وڵاتە گەیشتۆتە دیمەشق. ئاژانسی نۆرسپرێس ڕایگەاندووە کە مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دێموکراتیک و تۆماس باراک نێردراوی ئەمریکا بۆ سووریا و نوێنەرانی حکوومەتی فەڕەنسا بۆ تاوتوێکردنی بڕگەکانی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی واژۆکراوە بەشداری کۆبوونەوەکەیان کردووە. پاش کۆتایی کۆبوونەوەکە تۆماس باراک بە میدیاکانی وتووە کە هێزەکانی سووریای دێموکراتیک هاوبەشێکی گرنگی ئیدارەی ئەمریکان و دژی داعش بوێرانە شەڕیان کردووە و ڕێزیان لێدەگرین، بەڵام هەسەدە دەبێت بە خێرایی ئەوە قبول کات کە بچێتە نێو سپای ئەو وڵاتە، چونکە سووریا یەک نیشتمان و یەک سپا و یەک گەلە. ئەمریکا هەموو جۆرە دەسەڵاتێکی فێدەراڵی و لا مەرکەزیان بۆ کورد ڕات کردوێتەوە. دەست بەسەرکردنی دوو شارۆمەندی بێناسنامە لە شاری زاهدان. ڕۆژی چوارشەممە 18 پوشپار دوو شارۆمەندی بێناسنامەی بەلوچ کە ناسناویان هێشتا ئاشکرا نەکراوە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ ئوردوگای ئەلغەدیری زاهدان گوازراونەتەوە. بە وتەی چالاکانی مەدەنی بەلوچ، هێزە ئەمنیەتیەکانی زاهدان ئەو دوو شارۆمەندیان بە بیانووی نەبوونی شناسنامە دەست بەسەر و بۆ کەمپی دیپۆرتیەکان گواستوەتەوە. پاش ئاگربەرسی نێوان ئێران و ئیسرائیل، هەزاران شارۆمەندی ئەفغانستانی و هاوڵاتیانی بێناسنامەی بەلوچ دەست بەسەر و سنوورداش کراون. بە پێی ئامارەکانی حاڵوەش لە ساڵی 2024 زاینیدا بەلانی کەم 400 شارۆمەندی بەلوچ کە 5 کەسیان ژن و 30 کەسیان منداڵ بوون لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. هەروەها 8 شارۆمەندی بێناسنامە دەست بەسەر و بۆ ئەفغانستان دیپۆرت کراون. ئەشکەنجە و ئازاری مەعسوومە سنەوبەری لە زیندانی فەردیسی کەرەچ. لە ڕۆژانی ڕابردوودا هێزە ئەمنیەتیەکانی زیندانی فەردیسی کەرەچ بە بیانووی بەرزکردنەوەی دروشم دژ بە حکوومەت لە کاتی مەراسمی عاشورادا هێرشیان کردوتە سەر مەعسوومە سنەوبەری و ناوبراویان بە سەختی ئەشکەنجە و ئازار داوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران ڕۆژی یەکشەممە 15 پوشپار لە کاتی بەڕێوەچوونی مەراسمی عاشورا لە بەندی ژنانی زیندانی فەردیسی کەرەت ژمارەیەک لە بەندکراوان دژ بە حکوومەت دروشمەکانی مەرگ بۆ خامنەی، لەعنەت لە خومەینی و سڵاو لە ئازادیان بەرز کردوێتەوە، بەڵام هێزەکانی حکوومەت هێرشیان کردوتە سەریان و مەعسوومە سنەوبەریان بە توندی ئازارداوە. مەعسوومە سنەوبەری لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە ساڵی 1401 تاوی و دایکی کچێکی مێرمنداڵە کە لە مانگی بەفرانباری هەمان ساڵ بۆ زیندانی فەردیس گوازراوەتەوە. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی کەرەچ بە تۆمەتەکانی ئەندامەتی لە گروپە نایارەکانی ڕژیم، بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی، تەبلیغ دژی نظام و کۆمەڵێک تۆمەتی ناڕەوای دیکە بە 9 ساڵ زیندان محکوم کراوە. دەرکردنی 150 ڕۆژنامەوان پاش ئاگربەستی ئێران و ئیسرائیل. بە پێی راپۆرتی ڕۆژنامەی هاومیهان بە دوای ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل 150 ڕۆژنامەوان بە بیانووی کەمکردنەوەی هێزی کار و بەرەنگاربوونەوە لەگەڵ قەیرانی ئابووری لەسەر کار دەرکراون. بە پێی راپۆرتە 150 ڕۆژنامەوانی شاغڵ لە خەبەران لاین، اقتصاد نیوز، تجارت نیوز، دنیای اقتصاد، اقتصاد ئاینلاین و ئێکۆ ئێران بە بیانووی قەیرانی ئابووری لەسەر کار دەرکراون. بەدوا داچوونەکان نیشانی داوە کە ئاماری ئەو میدیانەی ڕوبەڕووی بێکارسازی بوونەتەوە زۆرترە لەو ڕێژەی کە حکوومەت باسی لێ دەکات. هەروەها شانی باسەکە ئاغدەسی ئەو 150 ڕۆژنامەوانە هێشتا بە تەواوەتی پەرداخت نەکراوە. مانگرتن لە خواردنی فەریبا حسێنی لە زیندانی شیراز. فەریبا حسێنی ددانپزیشکی تەمەن 36 ساڵە کە لە ڕۆژی 31 جۆزەردانی ئەم ساڵەوە بە شێوەی نایاسایی لە بەندیخانەی شیراز زیندانی کراوە. دژ بە ناڕوونی چارەنووسی دەستی داوەتە مانگرتن و دۆخی تەندروستی پاش 13 ڕۆژ مانگرتن ناجێگیرە. بە
بە پێزانیاریەکان فەریبا حسێنی بە بیانووی نووسینی دروشم دژ بە حکوومەت لەلایەن ئیتڵاعاتی سوپای شیرازەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی عەدڵاوە ڕاگوێزراوە. ئەو چالاکە مەدەنیە لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسدارانەوە بە تەبلیغ دژی نظام تۆمەتبار کراوە، بەڵام هێشتا دادگایی نەکراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، قازی پەروەندە سەرەتا داوای بارمتەی 400 ملیۆن تمەنی بۆ ئازادیە و بەندکراوە کردووە، بەڵام پاش جۆرکردنی بارمتەکە لەلایەن بنەماڵەی فەریبا حسێنی لە ناوکاودا ڕێژەی وەسیقە بۆ 2 ملیارد تمەن زیادی کردووە و ئێستا چارەنووسیە و بەندکراوە بە ناڕوونی ماوەتەوە. گیانبەختکردنی دوو کرێکار لە ساڵەحیە و مەشهەد. ڕۆژی چوارشەممە 18 پوشپەڕ دوو کرێکار لە شارەکانی ساڵەحیە و مەشهەد بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی خەڵکی شارستانی ساڵەحیە بە ناوی ئیسماعیل پاش ئاگرگرتنی کۆگای پاشماوەی سەنعەتی بە سەختی بریندار و بە دوای گواستنەوە بۆ نەخۆشخانە گیانی لەدەستاوە. ناوبراو خێزاندار و باوکی 3 منداڵ بووە. لە ڕووداوێکی دیکەدا کرێکارێکی بیناسازی لە شاری مەشهەد لە کاتی کارکردندا بەهۆی بەرکەوتنی تیغەی ئامێری سەنگفرێز دەماری گەردنی بڕاوە و بەهۆی خوێن بەربوونی سەخت گیانی لەدەستا. سەپاندنی گەمارۆی نوێ بەسەر کۆماری ئیسلامی لەلایەن ئەمریکا. وەزارەتی خەزانەداری ئەمریکا ڕۆژی چوارشەممە ڕایگەیاندووە کە کۆمەڵێک سزای تازەی بەسەر 22 کۆمپانیا کە لەگەڵ سوپای قودس داوکاریان کردووە سەپاندووە. لە ڕاگەاندنی وەزارەتی خەزانەداری ئەمریکادا هاتووە ئەو 22 شیرکەتە بۆ دەورلێدانی گەمارۆ نەوتیەکانی سەر کۆماری ئیسلامی هاوکاریان لەگەڵ سوپای قودس کردووە. سوپای قودسی ڕژیم لە لیستی ترۆری ئەمریکا جێگرتووە و لە ڕێگەی فرۆشتنی نەوتی قاچاقی کۆماری ئیسلامی هەوڵی داوە هەزینەی بەرنامە موشەکی و ئەتۆمیەکانی ڕژیم دابین بکات. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بەیانیەی سەندیکا کرێکاریەکانی فەڕەنسا دژ بە هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران. سەندیکا کرێکاریەکانی فەڕەنسا لە بەیاننامەیەکی هاوبەشدا هێرشەکانی ئێران و ئیسرائیلیان بۆ سەر ئێران بە توندی مەحکوم کردووە و ڕایانگەیاندووە کە هێرشەکانی ئەو دوو وڵاتە دۆخی ناوچەکەی بە تەواوی ئاڵۆز کردووە و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و معیشەتی بەندکراوانی سیاسی چالاکانی کرێکاری مەدەنی و چینی هەژاری ئێران داناوە. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە کە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل کردەوەیەکی نایاسایی بوو کە 1200 کەسی کوشت و 700 کەسیان خەڵکی مەدەنی بوون. بە دوایەوە هێرشانەدا سەرکوتگەریەکانی ڕژیم زیادی کردووە و سەدان کەس بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل دەست بەسەر و ڕادەستی دادگا کراون. هەروەها هێرش بۆ سەر زیندانی ئێڤین بۆتە هۆی کوژرانی 79 کەس کە بەشێکیان بەندکرا و کارمەندانی بەشی تەندروستی و بنەماڵەی زیندانیان بوون. ئەو هێرشە گیانی بەندکراوانی سیاسی بە تایبەت سیسیل کۆهلێر و ژاک پاریسی خستۆتە مەترسیەوە و چارەنووسی دەیان بەندکراو بە دوای گواستنەوەیان بۆ شوێنێکی نادیار ناڕوونە. ئێمە واژۆکارانی و بەیاننامەیە پشتیوانی خۆمان لە خەڵکی ئازادیخوازی ئێران و خەباتیان بۆ گەیشتن بە دیموکراسی و دادپەروەری دووپات دەکەینەوە و ڕایدەگەێنین کە چارەنووسی ئێران تەنیا بە هەوڵ و تێکۆشانی ژنان و پیاوانی ئەو وڵاتە دیاری دەکرێت. داوا لە دەوڵەتی فەڕەنسا دەکەین هەموو هەوڵەکانی بۆ ئازادی سیسیل کۆهلێر و ژاک پاریس بخاتە گەڕ و ئەو دوو شارۆمەندە بە زووترین کات ئازاد بکات. بینەرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.